مش هەوڵەیەین کامڕۆ ئەم گفتوگویانەمان لەو بابەتانەیە چڕکەینەوە کە پێویستە بە ڕۆژنامەنووسی وەرزشیەوە و ئایا ئێمە دا چەند توانیمانە ئەو قۆناغانە ببڕین کە خاوەنی ڕۆژنامەنووسێکی وەرزشی بین کە جیهانی بێت ئەی خاوەنی ئەویش کاکە سوارێ مامۆستا سوارەیە یەکێ لە هاوکارەکانی خۆمان هەواڵی وەرزشی کوردستان تا باش ڕۆژەکە لێ پیرۆز باشە کاک سواری لێرە وڵا لە ناوڕاستە دابیش یخوا بە خێروێ فەرمووت کاکێک ڕۆژەکە لێ پیرۆز بێ سپاس پیرۆزە مامۆستا کاک سوارە یخوا بەیانی تۆ باش بە چەند ساڵە لە بواری ڕۆژنامەنووسیا جەنابەدیشەکەی لە بواری وەرزشی وەڵا تاوان سڵاو ڕێز بۆ بینەرانی کورسات خۆشحاڵم بەوەی کە دەستم کردە ناو میدیای وەرزشیەوە کات بتە ناو میدیای وەرزشیەوە و ڕۆژنامەنووسی وەرزشیەوە لە کەناڵی کورساتەوە دەستم پێ کردو ئەزمونەکەشمان سپاس بۆ خوای گەورە تقریبان خۆی لە 18 ساڵا بینێتەوە تاوان هەر کەسێک کە لە بوارێکا دەست پێەکە بە دڵنیای خەون و خەونێکی تایبەت بە خۆی هەیە کە بگات هەر لە بەڕێستان و هەموو کەسێکەوە سەرەتای دەستپێکردنی من لە کاری ڕۆژنامەگەری و لەوانەیە لەو کاتەوە بوو بێت کە ئێمە بیدایەت وردە چاومان لە ئیشەکانی ناوخۆدا کردەوە کە بزانین چۆن پەرە بە توانەکانی خۆمان بدەین و چۆن پەیوەندەکانمان فراوان بکەین هەنگاوەکان من ڕۆژ لە ڕۆژان بۆ بوو کە بزانین چۆن بگەین بە جیهان چونکەوەی کە هەبوو بوو تا ئێستا تا ئەو سەردەمە و تا ئەو ساتە ئێمە لە ڕێی میدیاکانەوە کە چاودێری ئیڤنتەکانی جیهانمانە کرد چاودێری کەسایەتی جیهانەکانمانە کرد ئەمان بینین بەڕاستی کارگەشتە ئەوەی بەڕاستی ئێمە پەیوەندەکانمان بگەین بەسەر ئاستی جیهان ئەمەش لە ڕێی چیەوە دەبوو بوارەکەی تۆ مادام ڕۆژنامەنووسێ دەوێت با بڵێن سەرچاوە ئیشەکە بدۆزیتەوە کە هەر ئەندامی یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهانی بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە پێم خۆش لە کاتەکانی داچنە ناو عمقی ئیشەکە با بڵێن کە پرسای زیاتر هەڵدەگرێت کە ئێمە ڕێکخراوێکمان هەیە لە جیهاندا ڕێکخراوی با بڵێن کە کورت کراوەکەی ئایپسا International Sport Press Association کە ئەمە ئەم ڕێکخراوە زیاتر لە 10,000 ئەندامی هەیە لە سەرتاسەری جیهاندا ساڵانە کۆنگرێسی تایبەت بەخۆی ئەنجام دەدات کۆنگرێسی ئەم ساڵی لە وڵاتی مەغریب بەڕێوە چوو لەوانەیە هەندێک ئیش و کاری با بڵێن تایبەت بە دەستگاکەمان و بە خودی خۆم ئەینا هەموو ساڵێک خۆشبەختانە دەستگای میدیایی کورسات بەندە کە با بڵێن بانگێشتنامەی تایبەتمان پێدەگا بووی بەشداری بکەین لە کۆبوونەوەی ساڵانەی یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان کە ئێستا خۆشبەختانە گیانی میلۆ کە کەسایەتێکی دیاری وەرزشی ڕۆژنامەنووسی وەرزشی ئیتالیا کە چەند خولێکە سەرۆکی ئەمێکێتەیە ئێمە لە ساڵی 2022 کە بۆ یەکەم جار بۆ چەنە پێشتر ئێمە ئەندام بووینە لەوێ بەڵام لەوانەیە دەرفەتەکان هەندووکو با ئەمەژە پێدا نەگونجابێکە بچین بەشداری بکەین لە کۆبوونەوەی ساڵانی ڕۆژنامەنووساندا لە سای 2022دا خۆشبەختانە بۆ یەکەم جار بەندە و چەند هاوڵێکی ترم هەر لەم کەناڵە پیرۆزە چین بەشداریمان کرد لە کۆبوونەوەی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهاندا لە ڕۆمای پایتەختی ئیتالیا زۆر جار بڵێن ڕۆژنامەنووس بەرپرسیارەتی لەسەر شانە هەرچێکی لەسەر شانە کە هەبێ وەکو خۆی پیکێنێ و بابەتی وەرزشی ئێستا لە جیهانە بۆتە پامێکی وەرزش بۆتە پامێکی ئاشتی و وەرزش باڵی کێشاوە بەسەر زۆرینەی کاینە جیاوازەکانە بەڕێستان کە لە ماوەی ئەم ئەزمموی چەند ساڵەیە و بەشداریتان کرد دڵخۆش بین کە ئێستا خۆت باسەکەی لەم سنوورە تێپەڕتان کرد چوونە دەرەوەی وڵات ئەم تێکەڵبوون و ئەم دروستکردنی پەیوەندیە تا چەندوە ئەکات ئێمە پەیوەندیە وەرزشیەکانمان لەگەڵ وڵاتانی ترا بەسینەوە و بتوانین کۆنتاکتێکی باشمان هەبێ بۆی کە وەرشەوانی خۆمان بەشداری کۆمەڵ لەو یاریانەیە ئاماژەت بە شتێکدا بە گرنگی وەرزش دەتوانم بڵم ئێستا لە ڕووی ئیکۆنۆمیەوە لە ڕووی ئابووریەوە وەرزش هەندێک بوارەکانی خشل و زێر و سیارە و کتەوانم بڵم کۆمپیوتەریشی تێپەڕاندووە یعنی اقتصادی وەرزشی هێندە بەهێزە بەڕاستی وڵاتان شەڕی لەسەر دەکەن من ئەگەر نمونەیەک بگەنمەوە دواتر بچمە سەر پرسیارەکەی بەڕێزت ساڵی 2010 کاتێک مۆندیالی میوانداریکردنی مۆندلی 2010 درا بە وڵاتی رووسیا لەو کاتەدا خۆتە زانین کە ڕکابەرێکی تون لە نێوانە وڵاتە سلێزەکاندا هەیە لە ڕووی ئابووریەوە کە ئەمە پاڵپشتێکی زۆر بەهێزی رووسیا بوو کە میوانداریکردنی مۆندیال دواتر ترامپ لەو کاتەدا وتی بۆ مۆندیالی 2026 هەچ کەسێک بێتە ناو ڕکابەریکردنەوە بەرامبەر بە ئەمریکا و بێ میوانداری مۆندیالی 2026 کە ئەمە ڕاگەیاندنی جەنگێکی یاوێتش بە ئەمریکا لەبەر ئەوە کەس نەیوێرا بە ئاشکرا بەڕاستی بچێتە ناو ڕکابەری میوانداریکردنەوە ئەمە بڵێن مەهامی وەرزش دەردەخا لە سەرتاسەری جیهاندا کە چەند پایەیەکی بەهێزی هەیە لەسەر پەیوەندی بەڕێستان کە ئاماژەت بۆدا لەوانەیە لە چەند ساڵی ڕابردوودا بینەران شایەتیەوە بدەن کە کورسات
یەکەم کەناڵ بووە لە ڕووی وەرزشی لە ڕێی میدیای وەرزشیەوە کە گەشتینە ئەوەی کە کەڤەر کە ڕووماڵی هەموو ئیڤنتە جیهانەکان بکەین لە هەموو یاریگایەکی ئەوروپادا ماکی کورساتە بووە لە ئیڤنتە جیهانەکاندا ئێمە لێ ئامادەبوونمان هەبووە لە مۆندیالی پێشوو ئامادەبوونمان هەبووە لە کۆبوونەوەی ڕۆژنامە نووسانی وەرزشی داوەکو تەنها میدیا تا ئێستا کورسات لەوێ ئامادە بوو و میوانداری کراوین ئەگەر بێت و نەبێتە خۆ هەڵکێشانێک هەموو ساڵێ لە هەر کوێیە کە کۆبوونەوەی ڕۆژنامە نووسانی وەرزشی جیهان کرێت کە کۆبوونەوەی داهاتووشی لە وڵاتی سویسرا دەکرێت ئێمە بانگێشتنامەی ڕسمیمان پێ دەکات خۆشبەختانە بەندە لەگەڵ جانی میلۆیا پەیوەندێکی ڕاستەوخۆمان هەیە کە هەموو سیمینارێک کە ئێستا بۆی کەم پێشکەوتنی لە جیهاندا ڕووی داوە لەوانەیە پێویست نەکا بەوەی کە هەموو کاتێکە ئەم مەسرەفە زۆر و تێچووە زۆرە بکرێت و لە وڵاتی کوێ کۆبوونەوە هەیە لە کوێ هەیە لە ڕێی زوومەوە دەکرێت لە ڕێی سکایپەوە دەکرێت هەر سیمینارێکی تایبەت بە ئایپس دەبێت لینکەکەم بۆ دەنێرێت لە ڕێی ژمارەی تایبەتەوە کە ئێمە لەوێ ئامادەبوونمان هەبێ ئەمە خۆی لە خۆیدا هەم جێی خۆشحاڵیە هەم بۆ میدیای وەرزشی هەم بۆ کەناڵی کورسات هەم بۆ ڕۆژنامە نووسانی وەرزشی لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشت زۆر باشە کاتە ڕۆژنامە نووسی وەرزشی بۆ ئەوەی کە بتوانێت ئابەم شوی ئەعتبارێکی نێودوڵەتی بەدەست بهێنێت ئەبێ هەندێک تایبەتمەندی تیابێت کە شیاوی ئەم شوێنەوە ئەم پێگەیە بێ ئەم تایبەتمەندیانە چییە کاک سوارە؟ طبعا تۆ کارەکە کارێکی هەم ئەخلاقیە هەم کارێکی مرۆییە هەم کارێکی دڵسۆزانەیە هەم کارێکی چۆن بتوانانی بەڕازگۆی کارێکی خۆت ئەنجام بدەیت لەوانەیە خەڵکێک پرسێ وڵی کاکە ڕۆژنامە نووسی وەرزشی چێتە ناو ساحەیەک و یاریە کراوە نەخێر تۆ لە دەروەوەی ساحە دەیان ڕووداوی جیاواز هەیە کە چۆن ڕووماڵی بکەی پیشەیانە چۆن دەستخەیتە سەر کەم و کوڕەکان چۆن دەستخەیتە سەر ئەو لە هاوشەوەی بوارە سیاسەکە دەیان کاری گەندەلی بەڵێن لە بواری وەرزشیشدا هەیە تۆ چۆن نەترسی قەڵەمی خۆت بەکاربێنی بۆ ئەم کەم و کوڕیانە لەبەرەوە هەمیشە یەکێک لەو کارانەی کە هەیە لە بواری ڕۆژنامە نووسی وەرزشیدا ڕازگۆیی چاونەترسیە بەڕاستی لەم بارەدا کە تۆ بەڕاستی هەنگاوی بۆ بنێ و بۆ پەیوەستبوونیشت بە پەیوەندیکردن بە یەکێتی ڕۆژنامە نووسانی وەرزشی جیهانەوە ئەوان ئیمەلێکی تایبەت بە خۆیانیان هەیە کۆمەڵێک پرەنسیپی خۆیانیان هەیە کۆمەڵە پرەنسیپی تایبەت بە خۆیانیان هەیە فۆرمی تایبەت بە خۆیانیان هەیە کە خاڵ بە خاڵ ڕوون کراوە تۆ لە ڕێی پڕکردنەوەی ئەم فۆرمانەوە داوا دەکەیت دواتە داوای پشگیری با بڵێن دەستگاکەت لێ دەکەن داوای دکۆمنتاری چەند ساڵێک ئیشکردنی لێ دەکەن هەموو ئەمانە داوا لێ دەکرێت بەڕاستی تێپەڕبوون بە فلتەرەشدا کارێکی ئاسان نییە کە بیرمان نەچێت بەڕاستی دەمەوێت ئاماژی پێ بدەم کە شکاندنی ئەم ڕێچکەیە پێشتر یەکێک لەو کەسانی کە زۆر هەماهنگ بووەوە بۆ گەیاندنی دەنگمان بووە بە ڕۆژنامە نووسانی وەرزشی جیهان لە ڕێی برای بەڕێزم کە ئێستا نوێری حکوومەتی هەرێمی کوردستان کاکدارەوان بۆ بەڕاستی نابێت ئەومان لەبێت بچێت بەڕاستی کە بەدڵنیاییەوە لە ڕێی ئەوە کە توانیمانە بەڵام ئەم پەیوەندیانە خۆشبەختانە لە دوای بەڕێزیشان بەردەوامی هەیە بەهێزتر کراوە باشتر کراوە و ئێمە لەوانەیە بڵێم بارودۆخی ئەم ناوچەیە وای کرد ئەینا چەند جارێک حەزم لە بەکارهێنانی وشەی من نییە بەڵام با بڵێن ئێمە کە داوەتنامەی ڕسمی سەرۆکی یەکێتی ڕۆژنامە نووسانی وەرزشی جیهانمان کردووە هەر بێتە ئەم شاری سلێمانی هەم بێت سەردانی دەستگاکانی ئێرە بکات بێت لە نزیکەوە بارودۆخی ڕۆژنامە نووسانی وەرزشی کوردستان ببینێ سلێمانی ببینێت چونکە ئاشنایەتیەکی با بڵێن لە ڕێی ئەو چەند ساڵی کە پێی گەشتوین ئاشنایەتی باشی بە کوردستان پیا کردووە کە جارێک لی پرسیوین ئەگەر بێتە هەرێمی کوردستان کە فڕۆکەخانەی تایبەت هەیە وتمە لە باتی فڕۆکەخانەیەک سیانمان هەیە لە کەرکووک هەمانە لە سلێمانیەمانە لە هەولێرەمانە کە ئەمە بەڕاستی بۆ ئەو جێی خۆشحاڵی بوو کە لە ڕووی سکیورتی و پرسیاری لە ئێمە دەکرد لە ڕووی ئەوەی کە هەندێک داوای هەندێک ڤیدیۆ و دکۆمنتاری شارەکەمانی لە ئێمە دەکرد کامانمان بۆ دەنارد ئەیوت ئەم شارە لای ئێوە هەیەوتمان تۆ لەوەیە بینیتە بەڵام لە داهاتوودا پێمان خۆشە کە خۆت بێیت بە چاوی سەر بێت لە نزیک و بارودۆخینی و بەڵێن ئەویشی پێداوین و لێرەشەوە بەڵێن دەدی کە ڕۆژ لە ڕۆژان جانی پێش کۆتایی هاتنی سەرۆکاتەکەی ئەگەر بربەستی گەورنێتە بەدەستمان بینە ئەم شار و سەدانمان بکات خۆشیە بۆ هەر کاری لەو شێوەشتانە جام ماوە ئێمە بینەرەکانیشمان شایەتیەوەین لە چەند ساڵی ڕابردووە بۆی کە دەستگای میدیای کورسات کارێکی جیاوازتری کرد بۆ ئەوەی کە وەرزش بە شێوازێکی تر کە خەڵک تامەزروی و بینەرێتی بیگوازێتەوە بۆ خەڵک ئەوە بوو کە بینیمان لە کارگەی کەلتوری شوێنێکی تایبەت کرد بۆی کە بە هاوکاری ئێوەی عزیز و بەڕێز کە لەگەڵ هاوکارانتانە هەمووتان لێ ئامادە بوون بۆ یۆرۆی 2024 هەتا بەری بەیانیش بوو هەتا و کاتانەش زۆری نێمانەوە لەوێ و کاک سەرکۆوە هیچ نییە وەرە بۆ مۆندیالی داهاتوو خەوشت نامێنێوانە لە ئەمریکا یاریە تۆ سعات هەشت یاریە 12 شەو یاریە چواری بەیانی شاریە کەیە خەوکەی ئەلەسیسە یارەکەی ینی لەوێش ئەم ئامادەکاری ئەو کاتەوێ بە لەگەڵ ئەمەشە چەندین کەسایەتی و یاریزان و کەسانی بەناوبانجی جیهانی یان بانگێش کردن شیکاریان بۆ یاریەکانە کرد ئەمە واکات کە خەڵک بە ئومێدیشی ترەوە لەسەر ئەو هەموو بارودۆخ و سترێسی و باری ئابووری و سیاسیەوە لە ڕێی شاشە جوانەکەی کورساتەوە
بینەری کۆمەڵێک لەو یاریە جیهانیانە بێ وەرزش بێت بۆ جارێکی تر ئێمە گەنجەکانمان بەیەکۆ کۆکەینەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان تونگ و تۆڵ بکەین ئەمەی مامۆستا سوارەش باسیەکە هەنگاوێکی ترە بۆ داهاتوو کە بتوانن کاری لەسەرکەن لەم ڕۆژەیە بۆ ئەم ساڵ چ پەیامێک هەیە بۆ ڕۆژنامەنووسان مامۆستا ئێمە پێش چەند ساڵێک هەر سایدی 2023 بوو پێم وایە ڤیدۆکە ماوە من داوام لە جیانی میلۆ کرد لەو کاتەدا کە وتم پەیامێکی پیرۆزبایی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستانیش بنێرێ لەوانەیە بۆی ئەم جار تۆزێک کەم تەرخەمێکمان کردوێەوە کە ئەو پەیامان داوا لێ نەکرێت دووبارە کاتەوە بەڵام دوێنێ با بڵین بەڕێز جیانی میلۆ کە پەیامێکی گشتگیری هەبوو لەم ساڵدا لە پەیامەکەیدا ئەوەی کە ئێمە جەختمان لێ کردەوە کە با بڵین کە کورتەیەک لە باسەکەی بوو کە باسی کردو دوای پیرۆزبایی کە تێپەڕبوونی 101 ساڵ کە 1920 کە ئەم ڕێکخراوە دامەزراوەکە وەکو ئاماژەم پێدا پێشتر لە سەرەتادا زیاتر لە 10,000 ئەندام لە ڕێکخراوەکە کۆبەتەوە ئاماژەی بە شتێکدا کە هەندێک مەترسی بەرچاو کاریگەر هەیە لەسەر جیهان لەم ڕۆدا لە هەندێک وڵاتاندا خوێندن وەستاوە لە هەندێک وڵاتاندا فەسادی وەرزشی هەیە لە هەندێک وڵاتاندا مەترسی لەسەر ڕۆژنامەنووسانی وەرزشی هەیە دەیان و سەدان لە جیهاندا شەهیدی ڕۆژنامەنووسی وەرزشیمان هەیە کە داوای کرد کە لە جیهاندا کە بە شێوەیەکی گشتگیر کێشەکانیان وەلا بخەن تکە لە ڕێی وەرزشەوە پەیامی خۆیان بگەین ڕکابەری بکەن کە ئێستا وتی هەندێک ئاماژەی تری بەوەدا کە با بڵێن دەستکردی زیرەک لایەنە باش و خراپەکانی هەیە کە چۆن بتوانین لە ڕێی ئەمانەوە کارەکانی خۆ بڵێن ڕۆژنامەنووسان بگەن بە ئیشوکارەکانی خۆیان چۆن بتوانن کە لەو وڵاتانەدا کە مەترسی هەیە دەنگی خۆیان بە شێوەیەکی دلێرانە بگەن لەوانەیە لە زۆربەی وڵاتاندا هەندێک کات کە ڕۆژنامەنووسێک دەستگیر دەکرێت کە کێشەی بە دروست دەبێت ڕاستەوخۆ با بڵێن یەکێتی ڕۆژنامەنووسی وەرزشی جیهان پەیامی خۆی دەبێت دەگەیەنێ بە باڵێزی ئەو وڵاتانە کە با بڵێن کە لە وڵاتی ئیتالیان یاخود لە سویسران لە کوێن ڕاستەوخۆ تەداخل دەکەن نیشان لەبەر ئەوە دەتوانم بڵێم کە پەیامەکەی هێندە پەیامێکی جوان و مرۆڤانە بوو کە شایستەی ئەوەیە کە هەموو کەسە گوێی لێ بکرێت کە پەیامێکی هێندە نەرم و لەسەر خۆیە بەڕاستی کە کاریگەری دەبێت بە شێوەیەکی گشتی لەسەر کاری وەرزشی لە سەرتاسەری جیهاندا یەخواوانێک کە ئەو باسی کردووە جێبەجێ بکرێ هەر هەمووی بۆ ئەوەی کەواکە وەرزش جوانتر بگەینرە پەیامەکەی جا ئێستا کاک سوارە بسەر کۆمە حەزم کرد تۆزێک بچنە سەر ناوەڕۆکی ئیشکردنتان بۆ نمونە ئێوە بۆ ئەوەی کە یاریەک تەختیە بکەن پێویستان بەوە هەیە چەندێک بە دووادا چونکەن هەندێک جار نمونە یاریزانەکانی تۆپی پێ ئەمان بە نازانم خێزان هەروەنەی نماوە ناوی دراوسەکانیشان بهێنن لە کوێنیشتە جێبۆ لە کوێوە هاتۆ چی بەسەریا هاتووە هەموو ئەمانە ئەزانن زانیاریتان ئەم بە دووادا چونە تا چەند پێویستە ئێوە بەڕاستی بەسەریا دەستان هەبێت ئیشرافتان هەبێت بڕوان پێ بکە بۆ ئەم سەردەمە ئاماژە بە شتێکی جواندا هێندە بوارەکە قۆڵ بووەتەوە ئەوانەی کە با بڵێن و کەسانێک وەکو شیکاری قسە دەکەن ئەو کەسانێک وەکو پێششکاری کارەکە دەکەن ئەگەر بێت و زۆر ورد نەبێت لە بوارەکەیە با بڵێ خوێندنەوەی ڕۆژانت نەبێ چاودەریکردنی نەبێ متابعەکی بەردەوامە نەبێ سەیکەرێکی باش یارەکان نەبی تووشی گرفت دەبێت چونکە منداڵێکی تەمەەن 5-6 ساڵ ئێستا بەهۆی ئەو پێشکەوتنانەی کە هەیە بڕوان پێ بکە بڕۆ دانیشە لە زۆربەی ماڵەکاندا لەوانەیە منداڵێکی بچوو شیکارێکی زۆر تەواوت بۆ دەکات من زۆر جاردادەنیشم لەوانەیە مناڵەکەی خۆم تووشی هەندێک ئیحراجبوونم بۆ بکوانە ئەڵێ ئەو یاریزانەت دەزانی کێیە چی کردووە بیدای چۆن هاتوتە ناو یارەکەەوە تۆ زێکزاوە هەیە ئەوەستم ئەلم نا من لەم تیپەوە دەیناسم ئەڵێ وای کردووە لێەوە هاتووە ئاوا دەکا پۆزیشنەکەی لەوێ یارەکە دەتوانێت لەو شوێناری بکات مەبەستم لە چییە ئەمە منداڵان ئەمە بەم شێوە چی وای کردووە ئەم پێشکەوتنەی تەکنۆلۆژیا وای کردووە زۆر بە خێرایی کە با بڵێن زانەرەکان بخاتە بەردەستیەوەی بە تایبەتی منداڵ با بڵێن بیرێکی تیشتریان هەیە باشتر متابعە دەکەن و لە ڕێی سۆشال میدیاوە تیکتۆک و فەیسبوک و چیوانە زۆر جا دەستە ناو قوڵایی ژیان یاریزانەکانەوە ئەمە وای کردووە ئەوان بە خێراتر پێیان بکات وە پێ ئەو زانینی زمانەی کە منداڵ ئێستا بەهۆی مۆبایل و ئایپاد و چیوانەوەی ناوەتی کە زۆرتر با بڵێن زانەرەکان بە زمانی ئینگلیزیەوە دەکات کە زانەرێکی زۆر باشن لەبەر ئەوە وەکو ئێمەی ڕۆژنامەنووس ئێمەی با بڵێن وەکو پێشکەشکار وەکو هەواڵی وەرچی وەکو ئەمانەمووی ئەگەر بێت و متابعێکی باش نەبی لەسەر یاریزانەکان لەسەر خوێندنەوەی یارەکان لەسەرمانە تووشی گرفت دەبێت لەبەر ئەوە بتوانی کە زۆر بە ڕازگۆیانە زۆر بە وردی پەیامەکە بگەینی بە بینەر و بە شەقامی وەرچی لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی مامۆستا سوارە بابەتی کەشەیە کە بچینە سەر ئەوەی کە چاوکارانمان پێشتر وێنەکانیان پیشاناین لەمەی کە ڕۆژنامەنووسی وەرزشی کە تۆ خۆت گەیانەوەی سنوورەکان بەجێ بێڵیت و بەشداری بکەیت لە کۆنفرانسەکانە ڕێکخراوێکی تایبەت هەیە بەم ڕۆژنامەنووسانە و بەشداری بوون بە ئەندام لەو ڕێکخراوەیە وەکو کوردێک تا چەند گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کاکە سەرکو ئاماژەم بە شتێکدا ئەگەر بێت و ئێمە ئەندام نەبین لەو ڕێکخراوەدا پەیوەندێکی باشت نەبێت
وەکو ئاماژەم پێدا کە سەرۆکی یەکێتی ڕۆژنامەنووسی وەرزشی جیهان نایە لینکێک بۆ تۆ بنێرە و تۆ معتەبیری با بڵێن ئێمە گروپێکی وەتساپ هەیە لەوینەیە ئەم گروپە بۆ نەرە لە تکایە خۆت ڕجستەر بکە خۆت تۆمار بکە سیمینارمانەیە واتە خۆی لە خۆیدا ناردنی ئەم پەیامە ئاگادارکردنەوە لەلایەن سەرۆکی یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهانەوە خۆی لە خۆیدا کە پەیامێکی گرنگە تۆ کەسێکی اعتیباری لای ئەوان کەسێکی خوێندنەوەکەت بۆ دەکرێت کەسێکی ئەندامێکی ڕسمی لێوان بەگری لە مافەکانت دەکرێت ئەگەر کێشە و کەموکورێکی شەبێ دەتوانی بگەی بەو شوێنە لەبەر ئەوە دەچمەوە ناو ئەو بابەتەی کە پێش 2022 بەندە لەگەڵ کاک دلێر جۆڵا با بڵین کە لە کەناڵی کورسات کاک دەروان کە لە 2022 لە ڕۆما بەشدار بووین ئێمە لەوێ کۆمەڵێک کەسایەتی دیارمان ناسی لەوێ چۆنە چی دەکرێت لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکیەتی ڕۆژنامەنووسانی جیهاندا کە سەرۆکی هەموو کیشوەرەکان دەنگ دەدەن کە بێ ڕکابەر بۆ بەسەر لە هەمان کاتیشدا بۆ نمونە کیشوەری ئاسیا لەوێ ژوورێکی تایبەت بە خۆیان بۆ جیا دەکرێتەوە با بڵین هی ئەوروپا هی ئەفریقا هی ئەمریکای باشوور ئێمە لەوێ سپاس بەخوای لەگەڵ هەمویاندا پەیوەندیمان دروست کرد کە با بڵێن ژمارە تەلەفۆنمان گۆڕیەوەوانە لەوێ لە ژوورەکانی خۆیاندا هەڵبژاردن دەکرێتەوە سەرۆکی ئاسیادا نرێت سەرۆکی ئەوروپا کوێ هەموو کیشوەرەکاندا نرێت هەمووی پرۆپۆزەی تایبەت بەخۆی پێشکەش دەکات هەر وڵاتە یە دسە پێم وایە بۆ ساڵی 2026 وڵاتی کوێت داوای میوانداریکردنی کۆنگرەی ساڵانەی کە ئایپسی کردووە ئەمە وەکو باسم کرد کە ئەمە خۆی لە خۆیدا ڕووکردنی لە یەک کاتا 200 ڕۆژنامەنووسی جیهانی لە جیهان دەوێت ناساندنی وڵاتەکەدا ناساندنی کللتوری وڵاتەکەدا پیشاندانی توانای ژێرخانی وڵاتەکەتە بەوەی کە بۆ لە وەکو ئاماژەم بێدا 300 ڕۆژنامەنووس لە سەتاسەری جیهانەوە ئێت و هەمووشی بۆ وڵات و بۆ میدیای خۆی ئەبە دەگوازێتەوە خۆی لە خۆیدا دەستکەوتە هیوادارین ڕۆژە لە ڕۆژان بتوانین لە داهاتوودا کە ئەو کۆنگرەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا ئەنجام بدرێت ئینشەڵڵا تۆ باسی کاک دلێرە کرد ئەوە خەریکە بەدڵ و دایان هەر فۆتۆ تەگرێت لەم لاوە لەو لاوە هاوکاری دڵسۆزاوایە کاک سوارێکە کاک سوارە وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت باسی ئەوەت کرد ئێوە لە ئەم ڕێکخراوەیە بۆ نمونە لەخوا بە زیابێ ئەعتبارێکتان هەیە بەڵام وەکو کوردستان یان ناچارن ئەبێ سەر بە عێراق ئێوە بەشدار بن ئەمە گرفتەکەیە خۆی بەڕاستی یەکێک لەو کێشانەی کە هەبوو لە بیدایەتە کە هەمان بوو ئێمە ئەبایە پەیوەندیمان کردایە بۆکو باسم کە عێراق دەوڵەتە ڕسمیەکە دێ بچی پەیوەندیکەی بێەوە خۆشبەختانە من وەکو خۆشم لەگەڵ سەرۆکی یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان بەڕێز خالد جاسم پەیوەندێکی زۆر باشم هەیە هەم ئەندامی یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراقیشم دەبێت لە ڕێ ئەوانەوە کارەکان بکرێ بەڵام ئێمە لە ڕابردوودا قسەمان کردووە لەگەڵەوەی کە هەندێک بارودۆخەیە بۆ ئێمە جیاوازە ئێمە میلەتێکی 50 ملیۆن کەسین ئێمە با بڵێن هەندێک زانەریمان لەسەر ئەوەی داما کە ناکرێت بەڕاستی میلەتێکی 50 ملیۆن کەسی تەنها چاومان لە دەرگایەکەوە بێگە لەو دەرگایەوە ئیشەکەمان بۆ نەکرێت ئێمە گرفتمان بۆ دروستکرێت دەتوانم بڵێم کە هەندێک شت هەیە نامەوێت زۆر وردی بکەمەوەتەیە کە چۆن نەکراوە بەڵام خۆشبەختانە ئێستا کورد لە یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهاندا ئەندامی هەیە کورد ساڵانە بانگەش دەکرێت بۆ کۆبوونەوەکانی یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان ئەی سەرکەوتوو دەستەکانە خۆش بێت ئێمە هیوای سەرکەوتنە بۆ خوازین بۆ تۆ بۆ هاوکارەکانیشە و هیوای ئەوەی کە ئەم دەرگایانە بەردەوام بکەنەوە کە هەمیشە هەوڵی بۆ ئەیەن ئەمەش بەچی ئەبێ بە زیاتر چڕکردنەوەی پەیوەندیەکانە بێت و کە بتوانێەوە زیاتر بواری وەرزش بەرنەو ئەو کۆڕ و کۆبوونە و کۆنفرانسە جیهانیانەوە کە ئێمەش وەکو کورد ئەتوانین خۆمان بسەلمێنین ئەمە جێگەی دڵخۆشیە و جارێکی تر پیرۆزبایت لە یەکەین لە خۆت و لەسەر جەم هاوکاران و لەسەر جەم ڕۆژنامەنووسانی وەرزشی هیوادارین ئەمە ڕۆژێک بێ کە لە خۆ دانانڕێ ڕۆژەکان لەوە دانرێت کە زەنجێک بێ بۆی کە مافەکانیان بپارێزرێ ڕێزیان بگیرێ و بتوانن ئەوان کە کەسانێکن ڕاستەوە خۆ هەواڵە وەرزشیەکان بۆیە ماخەنە ڕوو لە نێو دەستگاکانی میدیاکانی تەلەڤیزۆن و ڕاگەاندن و ڕۆژنامەکانەوە ئەمەش کارێکی زۆر کنەکە دووبارە سپاس بۆ سوارە دەستخۆشی لەکەین و سپاس بۆ هەموو هاوکارەکانیش لە کورسات کە چەند بەباشی کارەکە لە باوەسە دەست خۆش بێت سپاس.